بەڵێ بیسەرانی خۆشەویست لە رادیۆ سەلام لەسەر شەپۆلی 94.3 ئەمڕۆ میوانێکی گرنگمان هەیە بەڕێز بڕۆنە ئۆبەر بالیۆزی فەڕەنسا لە عێراق کە لە ماوەی ئەم دوو ڕۆژە سەردانی مووسڵ و دەشتینەوەی کردێ بۆ بەسەرکردنەوەی چەند پرۆژەیەک ئێستا لەگەڵماندایە بە خۆشحالیوە پێمان خۆشە چەند پرسیارێک لە جەنابیان بکەین بە زمانی فەڕەنسی و بۆ ئێوەی خۆشەویست وەرگێڕینە سەر زمانی کوردی. Vous vous êtes rendu à l'université. ئێوە سەردانی زانکۆی مووسڵتان کرد ڕۆڵ و پێگەی گەنجانی مووسڵ لە دووبارە بنیادنان و سەقامگیری ئەم شارە چۆن هەڵدەسەنگێنن. Vous savez, ça fait plusieurs fois que je me rends à Mossoul. من چەند جارێک سەردانی شاری مووسڵم کردووە. بۆ یەکەم جار 3 ساڵ پێش ئێستا سەردانی ئەم شارم کردیە. و زۆر جار لەم سەردانانە چانسی ئەوم هەبووە سەردانی زانکۆی مووسڵ بکەم. یەکێک لەو پرۆژانە لەژێر ناونیشانی سەر لە نوێ دەستپێکردن لە زانکۆی مووسڵ ئەنجام دەدەین بۆ گەنجان و بە هاوکاری گەنجان لەم زانکۆیە. لە ماوەی ئەم 3 ساڵە دەتوانم شایەتی ئەوە بدەم کە بەرەو پێشچوونی باش هەن. دەمەوێت ئەوەش بە ئێوە بڵێم کە گەنجان پێویستە چالاکتر بن لە بواری دروستکردن و فێربوون واتە خۆیان دووبارە دروست بکەن. هەروەها من هەست دەکەم کە لاپەڕەی داعش کۆتایی هات. ئەوە 3 ساڵە لەوەتە یەکەم پەیوەندیم بەم زانکۆیە. لەو کاتە پاشماوەی داعش زۆر بەزەقی دەبیندان. ئەو وێرانکاریەی لەوەیان ئەنجام داوە. لە ئەنجامی ئەو هێرشانەی ئەم ڕێکخراوە کردیە سەر کللتوری ئەم ناوچەیە. لە یادمە کە بینای کتێبخانەی گەورەی مووسڵ سوتێنرا بوو. هەموو ئەم ئاماژانە نیشانەی ئەوە بوون کە دژی کللتور بوون. ئەمڕۆ ئێمە لەگەڵ گەنجان و پێکهاتەکانی تر لە مووسڵ پرۆژەمان هەیە. هەروەها ئێوەش ئاگدارن بە دووبارە بنیادنانی کۆلێژی پزیشکی دەستمان پێکرد. هەروەها کاری هاوبەشمان ڕاگەیاند لەم زانکۆیە. هەروەها پەیوەندی هاوبەش لە نێوان زانکۆی مووسڵ، زانکۆی نینەوە و زانکۆکانی فەڕەنسا دروست کراون. پرۆژەیەکی ترمان ڕاگەیاندیە کە ئۆرجیناڵە لە بواری بە دیجیتالکردن. 3 ساڵ پێش ئێستا دەستی پێکردووە و بەردەوامە. پەیوەندی هاوبەشمان لەگەڵ گەنجان لە زانکۆکان هەیە بۆ بەرژەوەندی قوتابیان و خەڵکی ئەم دەڤەرە. لەگەڵ ئەمەش پرۆژەی ترشمان هەیە لەگەڵیان بۆ ئەوەی پێیان بڵین کە ئێمە لەگەڵ ئێوەین. جێگای دڵخۆشیە ئێمە ئەو حەز و ئارەزووە لەلایەن ئەوان بەرجەستە دەکەین بۆ دووبارە ئاوادانکردن و بنیادنانەوەی خۆیان و شارەکەیان و دەڤەرەکەیان. دەمەوێت ئەمەش بڵێم کە پرۆژەی ترشمان هەیە بە هاوبەشی لەگەڵ ئێکسپێرتیز فرانس بۆ ئەوەی گەنجان بۆ خۆیان خاوەنی پرۆژەی بچووکی خۆیان بن. لێهاتووی خۆیان پیشان بدەن کە پرۆژەیەکی زۆر گرنگە بۆ ئەوەی گەنجان توانەکانیان بسەلمێنن. جێگای ئاماژە پێدانە کە باسی زانکۆی مووسڵ دەکەین تەنها زانکۆ نییە، شوێنی ترش هەن کە بەم زانکۆیە بەستراون وەک سنتەری کولتوری فەڕەنسی کە لە ساڵی 2019ەوە دەستیان پێکردووە و تا ئێستا بە باشی کارەکانیان ئەنجام دەدەن کە ئەمە جێگای دروستبوونی پەیوەندیەکی کللتوریە لە نێوان زمانی فەڕەنسی و زمانی عەرەبی. هەروەها ئەم سنتەرە جێگای دروستبوونی پەیوەندیە لە نێوان خەڵک بەگشتی و ئەوانەی سەرسامن بە کللتورە جیاوازەکان. ئێمە زۆر دڵخۆشین بەم کارانە و لەبەر ئەم پەیوەندیە و ئەم پرۆژانە بوو کە دووبارە سەردانی شاری مووسڵمان کرد. Et c'est pour ça que j'ai tenu à me rendre à Mossoul de nouveau. Monsieur l'ambassadeur, بەڕێز بالیۆز یەکێک لە هۆکارەکان کە ئاوارەکان لە عێراق بەگشتی ناتوانن بگەڕێنەوە بابەتی ئەمن و ئاسایشە. بەڕای ئێوە چی پێویستە بکرێت بۆ ئەوەی هەم بدرێن بگەڕێندرێنەوە؟ هەروەها ڕۆڵی ئەو پرۆژە نوێتان کە لەگەڵ UN ماز بە هاوبەشی ئەنجام دەدەن بۆ هەڵگرتنی مینەکان چی دەبێت؟ sera utile pour y contribuer. Alors le déminage c'est essentiel. هەڵگرتنی مینەکان یەکێکە لە بابەتە هەرە سەرەکیەکان بۆ ئەوەی ئاوارەکان بتوانن بگەڕێنەوە سەر شوێنەکانیان بە تایبەت ئەو شوێنانەی کە مینیان لێ چێندراوە. چونکە تەقینەوەی مینەکان دەکرێت قوربانی بە دوای خۆیدا بێنێت. بۆیە بابەتی هەڵگرتنی مین یەکێکە لەو بابەتە هەرە سەرەکی و هەرە گرنگەکانە کە ئێمە لەگەڵ هاوبەشەکانمان گرنگی پێدەدەین بۆ سەقامگیری ئەو ناوچانەی کە لەلایەن داعش داگیر کرابوون دوای ئازاد کران. ئەمە هۆکارە کە ئێمە پشگیری لە UN ماز بکەین هەروەها هاوکاریان بین. بێگومان ئەم کارە گرنگە سەرەتا بۆ ڕزگارکردنی ناوچە گشتوکاڵیەکان کە دەتواندرێت ئابووری ئەم ناوچەیە بەرەو پێش ببات. هەروەها خەڵکی ئەم ناوچەیەش دەتوانن بە ماڵەکانیان شاد ببنەوە. جێگەی ئاماژە پێدانە کە دەسەڵاتدارانی عێراقش وەک هاوبەش بەشدارن لەم پرۆژەیە. بۆ نمونە لە کاتی تەقاندنی مینەکان کەسانی شارەزا سەر بە سوپای عێراق ئەم کارە ئەنجام دەدەن.
هەروەها وەک ئاماژەم پێکرد هاوبەشیەکی باش لەگەڵ لایەنی عێراقیش هەیە. لە کۆتاییدا دەموێت بڵێم کە گەنجی عێراقیش کە خۆبەخشن لەم پرۆژەیە ڕۆڵیان هەیە. هەتا خۆبەخشی کچیش هەن کە دەیانەوێت کارەکانیان ببێتە هەڵگرتنی مین کە شتێکی سەرنجڕاکێش بوو بۆ ئێمە. ئێمە ئەمەمان بینی لە کاتی سەردانکردنمان بۆ یەکێک لەو شوێنانەی کە UNMAS خەریکی ئەنجامدانی کارەکانیان بوون لەگەڵ هاوبەشەکانیان. Avec un enthousiasme très raisonné et très déterminé. Comment voyez-vous la situation ئێوە چۆن بارودۆخی دەشتی نینەوا دەبینن، بارودۆخەکە چۆن هەڵدەسەنگێنن، هەروەها وڵاتی فەڕەنسا چۆن دەتوانێت هاوکار بێت لەم ناوچەیە لە سێکتەرە جیاوازەکانی que des ژیان؟ autres Là, je ne peux vous donner que mes impressions et mes vœux. ئێستا من دەتوانم حەز و ئارەزوو دیدی خۆم بە ئێوە بڵێم لەسەر ئەم بابەتە. دیدەی من لەسەر ئەم بابەتە لە ماوەی ئەم 3 ساڵە چەند جارێک سەردانی ئەم دەڤەرم کردووە. لەم ماوەیە گۆڕانکاری زۆر ڕوویان داوە. بۆ نمونە ئێستا پرۆژەی نوێ هەن کە پێش ئێستا وجودیان نەبوو. بەشێک لەم پرۆژانە بە پاڵپشتی ئێمەن. یەکێک لەم پرۆژانە کە ئەمڕۆ لە قەرەپۆش حەمدانیە سەردانم کرد قوتابخانەیەکی نوێ بوو کە زۆر بە جوانی دروست کرابوو. هەروەها سەردانی پرۆژەی تریشم کرد. یەکێک لەوانە پرۆژەی نۆژەنکردنی دێری قەرەقۆش. پێش 3 ساڵ کە سەردانی ئەم دێرم کرد لەو کات وێران کرابوو سووتێنرا بوو لەلایەن ڕێکخراوی داعش. ئێستا ئەم دێرە زۆر بە جوانی نۆژەن کراوەتەوە. هەروەها ئامادەیە بۆ ئەوەی لە چەند ڕۆژی داهاتوو پاپا فرانسیس سەردانی بکات. شتەکان بەرەو پێش دەڕۆن. ئێستا ئێمە وا هەز دەکەین کە هەموو شتێک بەرەو پێش دەڕوا. هاوڵاتیان هاوکارن و هەوڵی ژیانی خۆشتر و سەقامگیرتر دەدەن. بێگومان هاوڵاتیان، گەنجان، بەرپرسان و پێکهاتە جیاوازەکان هەوڵ دەدەن بۆ دەستەبەرکردنی ژیانێکی خۆشتر. کاری ئێمە ڕۆڵی ئێمە لەسەر ئەم بابەتە بریتیە لە پشگیری دارایی بە هاوبەش کارکردنمان لەگەڵ ئەوان و پشگیریکردنی ڕێکخراوە ناحکومیەکان کە لە سێکتەرە جیاوازەکان کار دەکەن. من شتەکانم بە ئەرێنی بینی و بە ڕێگەیەکی دروست دەڕۆن، بەڵام پێویستە ئەوەش بوترێت لە وڵاتانی لە جەنگ تەواو بووینە بارودۆخەکە تا ڕادەیەک بە قورسی دەمێنێتەوە، بەڵام پێویستە بەردەوام بین و ئەمە ئەو شتەیە کە هەوڵی بۆ دەدەین ئەنجامی بدەین لەگەڵ هاوبەشەکانمان لە عێراق. Nous nous efforçons de faire aux côtés des Irakiens.